دەستەیە دانوستاندکاری ئۆپۆزسیۆنا سووریە لیستە ناوێن خۆش بۆ کۆمیتە دەستوریە سووریە دەست نیشانکرد و ناوێن دوو نونەرێن کورد ناووان دەهەنا. حەوا ساگی دەندەمێ کۆمیتە دەستورە سووریە ڕاگەهاند و ئەڤ ناوێن هاتنە دیارکردن ژە حەفت لاشێن سیاسیەن دناڤ هەڤپەیمانیان نیشتیمانی ئۆپۆزسیۆنا سووریەدا هاتنە دەست نیشانکردن و هەژمارە ئەندامان ji بۆ کۆمیتەیە دەستوری نەبڕێژەیە هەبوونە هەر نەتەوەکێڤە گرێداییە. حەوا ساگیت گوتجی ji بۆ دانینا دەستورێکی ji بۆی سووریە حتان هاتوو لە هەڤکردنا سیاسی لەسەر پرسگرێکا سووریە نەهاتیەکردن دیارگر و نەها شەڕ لەسەر خاڵێن سەرەکە و بنگەهیەن و دەستورە پێشەڕۆژا سووریە وێ لەسەر وەرێ ئاواکردن تێکردن ودا خویاکردن و ئەوژی گرێداییە بە کاغەزا 12 خالیە و ئۆپۆزسیۆنێ لە دانوستاندنên جنێڤ هەشت ڕادەستی دیمستۆرە کریە. هەروەها ئەندامێ کۆمیتە دەستورە سووریە دیارکرد و ژوان 12 خاڵان 5 خاڵێن سەرەکە تایبەتن بە پرسە کوردی هەندێ سووریەدا و دەستە دانوستاندکاری ئۆپۆزسیۆنا سووریە خودی لوان 12 خاڵان و دناوان خاڵێن تایبەت بە پرسە کوردی دەردەکەوێ. حەوا ساگی دەزانین و ئەو 5 خاڵێن تایبەت بە پرسە کوردی لە سووریە دیار دەکەن و سووریە وڵاتەکە زیاتری نەتەوەک و ئۆلەکێ تێدا هەنا و ناوێ عەرەبی ژە ناوە کۆمەرە سووریە تێڕاکردن و مافێن نەتەویەن کوردی دە سووریەدا تێنە چەسپاندن وەک نەتەوەکێ لەسەر خاکە خۆدژی و زمانەی کوردی لە هەرێمێن کوردی دەبێ زمانێکی فەرمی و هەروەها سیاسەتێن ئاوارتەیەن دەدەر حەقی کورد داهاتنەکردن بێنە ڕاکردن و خەڵکێ زەرەر ژێڤە ڕژێمێ دیتنە بێنە قەرەبووکردن. هەروەها حەوا ساگیت گوتجی ئەو بە ئۆپۆزسیۆنێرە لەسەر پرسە سیستەمە نەلا مەرکزیەتە سووریە لەهەڤکردنا لێ نەرینە ئۆپۆزسیۆنێ دەربارەی نەلا مەرکزیەتە ئیداریە ئەوژەی بەحسە نەلا مەرکزیەتە سیاسیە تا بگێ فەدرالیزمێ و گفتوگۆ بە ئۆپۆزسیۆنێرە لەسەر وێ پرسەیە بەردەوامن. حەوا ساگیت گوتی ئۆپۆزسیۆنێ پێنجی ناو ji بۆی کۆمیتە نویساندنا دەستور پێشکەشکردن و ڕژێمێژی پێنجی ناو دیارکردنا لێ پێنجی ناوێندن ژێ ڕێخستنن جڤاکە سڤیل و نەتە و ئۆلان پێکتێک و ژە ئالیێن و نەرێ جڤاکە ناودەوڵەتی ستیڤان دیمستۆراوێ وەرنە دەست نیشانکردن. دێ داویدا حەوا ساگیت دیارکرد ژە تەڤایە 105 ناوی 45 ناوێ وەرنە هەڵبژاردن و پشتی لەهەڤکردنا سیاسی دروست ببێ و دەرباسی قوناغا دانوستاندنان لەسەر دەستور ببن.